وەرزی دروێنەکردن لە دەڤەری ڕاپەڕین دەستی پێکردووە. بەشێکی جوتیاران بەرهەمی ئەم ساڵیان کۆ کردەوە، بەشێکی دیکەشان کەمبارانی بێبەرهەمی کردوون. من دوێنەکانە دروێنم بۆ کراوە زەید و تەنونیوان 9 تەنونیوم گەنم بووە دەڕاستە 70 تەنەکەی بردووە بای 9 ملیۆن و نیوم لێ مەسرف کردووە هەموو گەنمەکەم بای 5 ملیۆنی بووە لە هەجێکی گەنممان کردبێ هەج فەلاعشی گەنمی کردبێ و ساڵ زەرەدەکەی بێشومارە. ئەو ساڵەکینە هیچ جوتیارە خێری نەکردووە. ئەو جوتیارانێک کە گەنمیان کردووە هەموو لە زەرەردایە بەهۆی کەمبارانیەوە. حکوومەتیش پشتگیری وان ناکەی جوتیاران بڵێ پەینی بۆ دابین دەکەم بنەتۆی بۆ دابین دەکەم، هیچ پشتگیرێک لەلایەن حکوومەتەوە نییە، خەڵکە بە هەم لە زەرەردایە. ئەمساڵ نزیکەی 160,000 دۆنم زەوی بە بەرهەمی دانەوێڵەی گەنم لە دەڤەری ڕاپەڕین داچێندرا بوو. لە سەداچلی گەنمەکە بەهۆی بێبارانی لە ناوچووە. ئەوەشی گەیشتۆ تا ئاستی پێگەیشتن بەرهەمەکەی کەمترا بەراورد بە ساڵی ڕابردوو. وەڵی وەکو ساغ دەراسا من زۆر کەسم پێشێک دێ بە خۆی ئێستا هەر بۆ نمونە ئامۆزای خۆم هەیە لە قڕۆگۆیە 35 دۆنم 34 دۆنمی هەیە مڵک لەوێ هەر دەڕاستە نەچۆ ناوی هیچ ئەنی ڕێک گاز نەچی لێدایە وەکتی هەر نەبێ ئیسفادەی لە وەردەکەی بکەم بەشکم وەکو وەردەک بێ ساڵشکە ئیسفادەی ئینتاجی زیاتر بێگا بیچەڵمەوە هەر دەبووە پار لەوانە 2 تانکی 3 تانکی کردبێ ئەو ساڵ تانچێک 70 تەنەکە لەوەی زیاتر نەکردووە بەراورد بە هەندێک شوێن زۆر باشترە ئێستا هەندێک شوێن هەیە هەر کامل هیچ نەبووتەیە دەبێ ڕاپەڕین هەر چۆنێک بێ شوێن هەیە شوێنەی بۆتێ و شوێنەی فوتاوە. بۆ ئەوەی لە وەرزی دروێنەکردن کەمترین ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوو بدەن، ساڵانە بەرگری شارستانی ڕێکاری جۆراوجۆر دەگرێتە بەر. کۆمەڵک مەرج و ڕێنمایی هەیە بەسەریدا جێبەجێ بکەین بۆ ئەوەی دووربین لە ڕووداوەکانی ئاگر. یەکێک لەوانە ئامێرەکانی کاکوتینە دەڕاستەیە دەبێ تاکەریان پێبێ ئامێری ئاگربژێنەوان پێبێ بۆ ئەوەی کە ڕووداوێک هەبوو ڕووداوێکی ئاگرکەوتنەوە هەبوولانی کەم ئەوان تاوەکو بنکەکان دێن کەمێک کۆنتترۆڵی ئاگرەکە بکەن. خۆشبەختانە سەرکەوتوش بوو ئەمە چەندین ڕووداو هەبوو زیانی زۆر کەم بوو. زەویە کشتتوکاڵیەکانی دەڤەری ڕاپەڕین یەکێکن لە زەویە نایابەکان لە سەراستی هەرێمی کوردستان بۆ بەرهەمهێنانی بەروبووما کشتتوکاڵیەکان. ساڵی ڕابردوو زیاتر لە 75,000 تۆن گەنمیان لێ بەرهەم هاتبوو، بەڵام ئەمساڵ کەمبارانی لە بەهای ئەو زەویانەی کەم کردوتەوە. جوتیارانی دەڤەری ڕاپەڕین دەڵێن ئەمساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو بەرهەمی گەنممان لە نێو زەویەکاندا کەمترە و هەروەها دنکە گەنمەکانیش لە هی ساڵی ڕابردوو بچووکترن و وەزنیان کەمترە. فەرمان چۆمانی، زوومی ڕاپەڕین.